یەکێک لە هونەرمەندە گۆرانی بێژەکان کە ئەویش ئومێد باڵەبانە لە ماوەی ڕابردوودا زۆر کاری ئەو هونەرمەندەمان بینیوە کە چەندین کاری هونەریەوە چەندین کلیپ و ڤیدیۆ کلیپی بڵاو کراوەتەوە و چەندین کاری هونەریشی بۆ هونەرمەندان و لەگەڵ هونەرمەنداندا کردو لە ماوەی ڕابردوودا سەرقاڵی یەکێک لە بەرهەمە نوێیەکانی خۆی بوو بەڵام ئەو بەرهەمەی دواکەوتو ئەو بەرهەمە هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر نەدا لە ئێستادا قسە لەسەر ئەو بەرهەمەی ئەکەین و لەسەر کار و چالاکیەکان و کار و چالاکی لە داهاتوودا بێگومان هونەرمەند ئومێد باڵەبان لە کەنەداوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە. کاک ئومێد ئەگەر گوێت لێ مەستاڵت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە تۆش. نێرانی کەناڵی کوردستان لێرەوە زێژنیان بەکەم لە هەموو لایەک لە هەموو هاوسمانێک لە ئێوە بە ڕێزی خۆشی دارم هەموو کاتێک لە خۆشی. بەڵێ کاک ئومێد لە ماوەی ڕابردوودا ئاماژەت بە کارێکی هونەری یاخود کلیپێکی هونەری یاخود بەرهەمێکی نوێی خۆت کرد بەڵام دەنگت نەما ئەو کارە گەشت بەچی و کارەکانی ئەو بەرهەمە نوێت لە ئێستادا بە کێو گەشتووە؟ نازانم سەبارەت بە ئەو هەواڵە زۆر کۆنا ئەگەر جەنابەت زانیاری تێبی تازەترین بەرهەم دەڕۆژ ڕۆژ پێشتا بوو کە بڵاوبووە و لە هەمان کاتی بۆ کەناڵی کورساتیشم نردووە ئەگەر لە لاتان هەوی دەتوانن لە نازانم نەگەیشتە بەشی تەنسیقی ئەو کەناڵە یان هێشتا حاضر نییە بۆ بڵاوکردنەوە لە لای ئێوە بەڵام پێم وایە هەیە نردوومە تازەترین بەرهەمم بۆ بڵاوکردنەوە لە لای ئێوەش حاضرە کەس بڵاو کرایتەوە وە بەرهەمشم بە ناوی پەشیمانی بوو لە تێکستی کاگەی بالی بوو ئاوازەکەی خۆم بوو و موزیک کاک تۆ عەزیز ئامادەی کرد بوو دەنگ کاک تارق بوو و بەرهەمە بەرهەمێکی باش بوو لە ماوەشی زۆر من بێدەنگ بووم بەرهەمی هونەری نەبووە لە هەمان کاتیدا بەرهەمی تریشم حاضرە بۆ بڵاوکردنەوە لە ئێستادا ئەگەر جەنابەت ویستی دەتوانم زیاتر ئیشارە لەسەر بەرهەمەکانی داهاتووشم بدەم. بەڵێ کارەکەت چەنی ماوە و ئێمە ئەتوانین لە کەیە ئەو کارە نوێیت ببینین؟ بەرهەمێکی فیلم لەڕۆی هەمووی تەواو بووە تەنها مۆنتاژی ماوە ناغی مۆنتاژە و ئەلبەتە دوو بەرهەم بە شێوەی ئەلبوم وجارە کار نەکەم وەکو سینگڵ کاری بکەم تاکتاگە گۆرانیانە تۆمات بکەم و کلیپیان بکەم و دەرفەتم زانی ئێستا دەمەوێ مەسافەت هەبی لە ماوەینی گۆرانیەکانم وەڵا لە ماوەیەکی تر بتوانم ئەو بەرهەمی تریانم بڵاو بکەمەوە بۆ پێش زۆرێک لە هەواداران کە دەمێک بوو گوێبیست و یان بەرهەمەکانی منیان نەبینی بوو ویسیان بۆ زیاتر خزمەت بە کارەکانم بکەم خزمەت بە هونەر بکەم خزمەت بە ڕاگەیاندنی هونەری کورد بکەم. بەڵێ کاک ئومێد بێگومان تۆ خۆت پێش ئەوەی کە گۆرانی بێژ بیت میوزیک ژەنیت ئەمە لە چیە یارمەتی دەرە بۆ تۆ بۆ نمونە بۆ هەڵبژاردننی تێکست یاخۆت بۆ ئەدای تۆ لە گۆرانیەکان تا چۆن یارمەتی تۆ ئەیە ئەم فرەڕەنگیە لە کارەکانی تۆیە؟ سەد یارمەتی دەرە میوزیک بە بێشک یاری دەدەرە بۆ ئەو کەسانێک کە تێکستی زەنگەر میوزیک ژەن بن باشتر دەتوانن لەوانەیە تێکستێکی گۆرانی بلاوێنەوە یان جوانتر ڕێکی بێخەن بۆی بخەنە ئاوازێک میوزیک ژەنی من ئێستاشە من لە بوارێکیش دەکەم بواری هونەرە ئەم میوزیک گۆرانی تەواوکەری یەکترە بێگومان لە دەڵاب تاش لێرەش کە لە کەنەدا دەژین لێرەوە خۆ دەزانی قەسر سورعەیە و شتەکان هەمووی لە ڕێی ئەنتەرنێتە لێرەوەژە من هەر هاوکارم لە بۆ هونەرمەندانی کوردستان لێرەوە
کاری موزیکیان بۆ دەکەم زۆر جار لێرە ڕکۆرد دەکەم تۆماری دەکەم بۆیان دەنێرم هەم لە هەمان کاتی بەرهەمەکانی خۆشم لێرە چا دەکەم بڵاو دەکەمەوە زۆر جار بە ئەگەر بە بەرهەمی بە کاملیش نەبی بە تەواوەتی بەرهەمانم تۆماسی لێ بڵاوم کردەوە لە سناپم لە ئینستاگرامم جا پرسیارەکەی جەنابەت سەپاسەت میوزیکژان یان ئەو کەسێک کە لە ئالەتێک دەزانێت ئەگەر میوزیکژنێکی زۆر باشیش نەبی بەڵام یاریدەرە لە بۆی کە بتوانی جوانتر گۆرانی بچڕی گۆرانی دابنەی ئاواز دابنەی بۆ منیش وەکو ئومێد یارمەتی دەرم بووە زگە لە ئامێری نەی و باڵەبان و ئەو ئامێرە خودارەکان ئێستا پرۆڤەی ئامێری تریشەیە دەکەم کەوانی تو هەمان شێوە لە بۆ من باشن لە بۆ پرۆڤەکردنی ئەدای دەنگ باشن داوامیشم لە خزمەتی ئێوە بەڕێزەخۆش. بەڵێ بێگومان تۆ وەکو موزیکژنێک لە دەرەوەی هەرێمی کوردستان بەشداریت لە چەندین کۆنسێرت و چالاکی هونەریە کردووە تا چەندێک هەوڵت داوە کە ئامێرە کوردیەکان بۆ نمونە ئامێری باڵەبان لە کۆنسێرتێکدا جێ بکەیتەوە و ئەو ئامێرە کوردیانە زیاتر بەکاربهێنرێن بە تایبەتی لە دەرەوەی وڵات. چەندەهان کۆنسێرت کاتێک لە کوردستانیش بووم بەشدار بووین لەگە ئۆرکسترای کوردستان ئەو تیپێکە لە هەولێر هەبوو چ ئەو تیپێکە لە سلێمانی هەر بە بۆ بۆنەی ئەو چاوپێکەوتنی جەنابیشتان کۆمەڵێک یادگاریم هەیە لە شاری سلێمانی ئەو کات بەشدار بووم دەڵێم بەداخەوە خۆزگەم بۆ زەمان کە هونەر قدرێکی زۆر زیاتری هەبوو و هونەری ڕاستەقینە دەکرا یعنی زۆر گرنگی بە هونەر و هونەرمەندان دەدرا هیوادارم ینی زۆر کات لە وڵاتە پێشکەوتوەکان هیوا دەخوازن ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشت شتی تازە و شتی باشتر ببینن من ئێستاوا پێ دەکەم لە کوردستان بە تایبەتی بە هیوا بۆ ئەوە دەخوازین بگەڕێنەوە دواوە ئەو ڕۆژانێکی زیاتر هونەر تەقدیری هەبوو هونەر گرنگی پێدەدرا بۆیە کە بەبیرم هاتەوە لە کوردستان و ڕاستی کاری زۆر جوانمان کرد جگە لەوەش هەمان ئەو کارانێک کە لەگە مامۆستا عەبدوڵڵا جەمال کە لە سوێدی کورسات تۆمارمان کرد هەر ڕاکانە بوو ئەو تۆمارانە بوو وامان لێ کرد لە دەرەوەی کوردستانیش نمایشی بکەین چ لە ئەوروپا چ لە یەکێتی سۆڤیەت کە وا بڵێن ئەو ناوچەیەکە زۆر جیا و ئەو دەوروبەرەی کرواتیا و کۆمەڵە کوێنی تر کە ئۆرکسترا لێ بەشدار بوو توانیمان ئەو میلۆدی کوردیانە لێوێن دەرێ بخەینە بەر دێ و دوودی ئامادەبووان و من هەمیشە سەربەرز و دڵخۆشم بۆ ئەرشیفەی کە هەما لە میوزیک لە گۆرانی بە تایبەتی زیاتر لە میوزیک ئێستاش لەگەڵ کەسێکی بیانی دادەنیشم کەسێکی میوزیکژن کە شارەزایی لە ناوچەکەی من نییە شارەزایی لە هونەری من نییە کاتێک زۆر سەربەرزم ئەلبومێکی میوزیکم هەیە و زایدەنە ئەلبومێک کە گۆرانی هەیتم ئەرشیفێکی چاکە لە لای من یعنی بەباشترین شێوە تۆمارکراوە لەکەمە بەردەستی یان گوێی لێ دەبیتن بەڕاستی سەربەرزم کرد جا بۆیە هیوادارم هونەر بگەڕێتەوە قۆناغی ئەم ڕۆژانێک کە تەقدیری هەبوو کە ماندیبوونێکی زۆری بۆ دەکرا بۆی چەند ڕۆژێک ماندی دەبین بۆی کە یەک کەڕات تۆمار بکەین ئێستاشدا ئەو بەرهەمانە ئێستاش نمایش دەکرێتەوە گوێمان لێ دێت. بەڵێ کاک ئومێد پێم خۆشە بابەتێکی تر لەگەڵ تۆ باسکەم بەو پێی کە تۆ یەکێکیت لەو هونەرمەندانێک کە کارت زۆرە و ماوەی چەند ساڵێکیشە لە دەرەوەی کوردستانە ژیت کاری هونەری بۆچی تا ئێستا لە کوردستان نەبۆتە بزنس واتە ئەو هونەرمەندەی کە بەرهەمێک بڵاوە کاتەوە مافی بەرهەمەکە یاخود مافی بەرهەمهێنان یاخود ئەو ڕنج و ماندووبوونەوەی لە پای بەرهەمهێنانی بەرهەمەکەیدا نابینێتەوە بێگومان هەر لە پەخشکردنی بەرهەمەکەوە لە کەناڵەکان هەتا داونلۆدکردنی بەرهەمەکەش. بەڵام لە کوردستان بۆ هونەر نەبووی کە بشنەست وەکوی من تێبینیم کردە بەڕاستی نایەن هەوێ
خەڵکانەکەیەوە قەس نانەوێت هونەر بکە کاری هونەرمەندان بۆیکە ئیشیان بە هیچ کەس نمێنەوە احتیمال لەسەر هونەرەکەی خۆیان بکەن چەندین گەورە هونەرمەند من بەڕاستیە من کارکەرێکم لە ناو هونەری کوردی ناتوانم تا ئێستا ئەو ناوەش لە خۆم بنێم کە هونەرمەندم میوزیکژن و گۆرانی وێژێکم کار دەکەم بۆ خزمەتکردنی هونەری کوردی بەڵام چەندین گەورە هونەرمەند لە خەمی لە دەوروبەرەکەی خۆی دەخوات و نەیتوانی هونەرەکەی بیشێنی بتوانی دەربەدەر بۆ ڕۆیش وڵاتی بگوێت هەموو سبب ئەوەیە هەموو هۆکار ئەوەیە کە هونەر نەیتوانیوە بکە ئامرازێک بۆی ژیانێکی خۆش دابین بکە بۆ هونەرمەند ئەوە شەڕێگا چارانیە بەڕاستی بەرپرسان یارمەتیدەری هونەرمەند بن یان لایەنێک یان حکوومەت لێرەکانە ئەگەر بەراوردێکی بچوک بکەم لە وڵاتی من تێداما ئیکۆنۆمیەکی زۆر باشی هەیە لە ڕووی داراییەوانە بەڵام هیچ گۆرانی بێژێک ژنێک موچەخۆر نییە بەڵام مافی دابین کراوە ئەوەی کە ئەو زەنگەی ئەو جەڕەسێک کە تەلەفۆن لە بۆ من دێتن حەقی ئەو کەسێک کە ئەوەی داناوە پارەوە دەگرێت لە ڕادیۆیەک ئەگەر نمایش بکرێ موزیکە حەقی خۆ هەیە چەند ئەوە بی حساب دەتە سەر بانقی ئەو کەسێک کە دانەری ئەو پرۆگرامە بوو ئەو میزیکە بوو هەموو تشتێک لێرە بە یاساڕێت لە کوردستانی ئەگەر بیان هەیە ژیانی هونەرمەند تاک بکەن ژیانی هونەرمەند خۆش بکەن ڕاستی دەتوانن یاسایەک دابن ئەو کاتی ڕەش و شتی جیاواز دەکرێتەوە ئەو کاتی من ئەگەر کەسێکی باش نەبووم لە میزیکژنێکی باش نەبووم یان گۆرانی وێژی باش نەبووم دەستی ئەولا لە نەبیتن ڕاستی ئەو کاتی ئاسانترە هونەرمەند و ناهونەرمەند بەدیار دەکەوی بۆی کە ئەوە دەبیتن بەڵام لە دێر زمانەوە لە کوردستانی لەو ناوچەیە لە شەرقەل ئەوسەتی خۆمان هەمیشە هونەرمەند یارمەتی درایە و هونەرەکە نەبوویتە هۆکارێک بۆی ژیانێکی خۆشی پێ بکەسێت دەستەکانت خۆش بێ هونەرمەند و مۆزیکژن ئومێد باڵەبان بە هیوای کاری باشتر سوپاس کە لە ڕێگەی سکایپەوە لە کەنەداوە لەگەڵمان بووی